بسم الله الرحمن الرحيم. مامۆستا عزیزمان، حکمی شەرعی ئەوە چییە کاتێک کە لەم ڕۆیە سەگ زۆر بڵاوە لە ماڵانە کە بەخێوەکرێت، ئەم سەگانە جاری وایە مەسەلەن لە شوقەیە دراوسێتە بە ماڵە دراوسێەوە دیکەکەی یا مەسەلەن دیکی دێنی ئەژێ بەسەر ئەو ماڵانەی کە هەمووشە یەکتریەکە، ئایا ئەو شوێنی کە دیکەکەی پێ ئەژێ گڵاوە یا گڵاونی و حکمە شەرعی چییە؟ سەگ بەخێوکردن لە ماڵانە زۆر شتێکی ناشرینە، زۆر شتێک مخالفەی دەقی حەدیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەوەی کە مەجالی پێدراوە سەگ بۆ حرەسیات مەجالی پێدراوە، بۆ حرەسیاتی مەڕووماڵات، بۆ حرەسیاتی زەرعات، بۆ حرەساتی ماڵان ئەگەر پێویست بکە، بە تایبەتی لە لادێ و لەو شوێنانەی کە یعنی ترس هەیە، یعنی ماڵێکی تەنیا لە شوێنێکی چۆڵایە. بەڵام ئەمە لە ناو شارەکانە بڵاوبوونەوەی سەگ لە ناو شارەکانە یان ماڵانێک هەیە سەگ بەخاوەنەکەن على ئەساس مسەقەفن و ڕۆشنبیرن تەقلیدەن بۆ ئەوروپا و بۆ ئەو وڵاتانە، من لە ڕاستیە کارەساتێکی زۆر گەورەیە. ئەمە جگە لەوەی لەلایەنی تەندروستیشەوە زیانێکی زۆری هەیە، جگە لەوەی کە ئەمە لەلایەنی تریشەوە زیانی هەیە، و هەر شتێکیش سەگ دەمی تێ بخا یان لیکی سەگ بەسەریا بچێ بەڕاستی گڵاو ئەبێ و پێویستە بشۆررێت یەکەم جار بە حەوت جار یەکەم جاری بەخۆڵ. يعني ئەمە حکمێکی شەرعیە، ئەمە دەقێکی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو بارەوە. بۆیە ئینسان نابێت تێکەڵی ماڵێک بکات کە سەگ لە ماڵە بەخەوانکەن، يعني مناڵەکانیش نابێت لێ تێکەڵیان بکات، لەبەرەوەی ئەگەر ئەوان بێنە ماڵەوە سەگەکەی لەگەڵان بێتە ماڵەکەت گڵاوەکە نابێت، يعني ئەو ماڵە هەر هەمووی گڵاوەکە. ئێمە ئەگەر کەسێک مناڵێک لە مناڵەکانمان ئەگەر بڕوا لە شوێنێکە خۆی پیسکە لەوەدا بێتە ماڵەوە ڕازیە بین بەناو ماڵە بێت و بڕوا یەکسەر لە دەم دەرگا ئەوێسێنین و جلوبەرگەکەی لەبەرداکەین و پێڵاوەکان و گۆرەوەکانی لە پێداکەین و ئەمجا ئەیهێنی لە ماڵەوە ئەڕۆین ئەی شۆرین و جلەکان ئەیشۆنجا ئەی چۆن ئەیلی سەگی بێتە ماڵتەوە؟ نابێت بەڕاستی، ئەمە کارەساتە، نابێ ئەمە لە وڵاتی ئیسلامە هەبێ، ئەمە مصیبەتێکی زۆر گەورەیە، ئەبێ ئەمە خۆمان و ماڵ و مناڵمانی لێ بپارێزین. ئەمجا ئەو ڤایرۆسەی کە سەگ هەڵیەگرێ بەڕاستی ڤایرۆسێکی زۆر خەتەرە، ڤایرۆسێکی زۆر خەتەرە، ئەبێ ئێمە خۆمانی لێ بپارێزین و ماڵ و مناڵیشمانی لێ پارێزین.